سلێمانی لە بەردەم هەڕەشەیەکی گەورەدایە لە کاتێکدا دەبوو سەوزایی و شوناسەکەی بپارێزرێت بەڵام دیمەنەکان بە خێرایی دەگۆڕێن تاشە کۆنکرێتەکان و پرۆژەکانی نیشتەجێبوون وەک نەخۆشیەک بە جەستەی شاردا بڵاوبوونەتەوە و هەناسەیان لێ بڕیوە. لە 2 ساڵی ڕابردوودا تەنها لە ناوجەرگەی شاری سلێمانی زیاتر لە 15 سەرپێچی گەورە لەسەر زەویە پارێزرا و کشتتوکاڵیەکان کراون. ئەندامێکی کەمپینی داکۆکیکردن لە سروشت و مڵکی سلێمانی دەڵێت دەسەڵات لە بری پارێزگاریکردن خۆی بۆتە پاڵپشتی سەرەکی ئەم وێرانکاریە لە ڕێگەی کۆمپانیەکانی بیناسازیەوە. زۆر هۆشداری درا لەم بابەتانە، زۆر قسەکرا لەسەرم بابەتانە تاوەکو ئێستا بەداخەوە، یعنی دەسەڵاتداران یاریمی کوردستانیمە لەو بەیاننامەیەمە بڵاومان کردێتەوە کە پێشکەوتنی هەر وڵاتێک و هەر شارێک بە دروستکردنی باڵەخانە و سەبی کۆنکرێتی بەڕاستی ئەمە پێی ناوترێ وڵاتە پێشکەوتووە. یعنی ئەگەر ئەو ناوچی سەرچنار هەمووی بکرا بە ناوچێکی پارێزرا و سەوز کرایە، شاخی گۆیژە بکرا بە دارستانێکی جوان و سنەوبەر وایە بۆ شاری سلێمانی کامی باشتر بوو. کاکە خۆیمە لەگەڵەوە نین پێشکەوتن لە سلێمانیا ڕوونایە و جادەی باشی بۆ نەکرێ و خەڵک ڕەفاهەتانەژی، بەڵام کاکەمانە بۆ ڕەفاهەتی خەڵک ناکرێن، کاکەمانە بۆ خەڵکیی دەوڵەمەند و بۆ چەند کۆمپانیایەکی حیزبی ئەکرێ بەداخەوە. کاکە یەک سەرچاوی دارایی ئەم کۆمپانیانە دیار نییە، وازەح نییە، لەبەرەوە یەک دنیا پرسیار و وەڵامی تاوەکو ئێستا ماوەتەوە. ئەوەی ئێمە لەسەر شارمان بووە کۆمەڵێک خەڵکی کۆمەڵێک ڕێکخرا و کەسایەتی کە خەمی ئەم چوزانم ئەم ژینگە و ئەم وڵاتیانە، ئێمە ئەوەی لەسەر شارمانما کردومانە داواکاری گشتی سلێمانی لە زۆر لەو بڕگانە لەگەڵمانە بوو، بەڵام من جارێکە ژێڵێمەوە کە لە سەرۆکاتی داواکاری گشتیەوە وەڵام نەیرێنەوە ئەوانیش دەسەڵاتیان نییە. پلانە مەترسیدارەکە گۆڕینی زەویە پارێزراوەکانی دەوروبەری هاوینە هەواری سەرچنار و گۆیژەیە بۆ زەوی نیشتەجێبوون و بازرگانی. ئەم ناوچانەی کە دەبوو ببنە سەوزایی بۆ پاراستنی ڕێڕەوە ئاویەکانی سەرچنار و ئیکۆسیستەمی شار ئێستا لە بەردەم هەڕەشەی بە کۆنکرێتکردندان. حکومەتەکانی پێشوو ئەم ناوچانەیان وەکو سەرچاوی سەرەکی ئاوی پاکی ژێرزەوی و گەنجینەیەکی سروشتی دەبینی، بەڵام ئەمڕۆ پرۆژەکان هەڕەشە لە شکاندنی ئەم گەنجینەیە دەکەن کە 137 ئاوی پاکش بۆ خەڵکی سلێمانی دابین دەکات. سەرجەم ئەم پرۆسەی کە لە ناو شاری سلێمانیە ڕوەدات ئەومان پێڵێ کە هەرگیز دەسەڵاتداران و حکومڕانی سلێمانی خەڵکی شاری سلێمانیان خۆش ناوێت بەڕاستی، لەبەرەوەی کە لەلایەکەوە زەرەری گەورە لە ژینگەکەیان. ئەو پرۆژانەی بە تایبەتی ئەمانەی کە ئێستا لە سەرچنارە کە سەرچناریان کردووە دابش کردووە بە 5 زۆنەوە، گەورەترین مەترسی هەیە بۆ نەمانی ئاوی ژێرزەوی کە سەرچاوەکان یەگەڕێتەوە ناو سەرچنار، لەبەرەوەی کە ئەو شوێنە وەکو گەنجینەیەک وایە هەموو ئاوەکەی لێکۆ بێتەوە و فلترێشنەکەی فلتەرێ پاکە بێتەوە و ئەچێتەوە سەرچاوی ئاوی سەرچنار. شارەزایان دەڵێن بانگەشەی دروستکردنی گۆمی چەقچەق وەک جێگرەوەیەک تەنها هەوڵێکە بۆ شاردنەوەی ڕاستیەتاڵەکە، چونکە ئەم گۆمە تەنها پاڵپشتە بە بارانە و هیچ کەرەستەیەکی تەکنۆلۆژی بۆ پاکشکردنەوەی نییە لەم خۆناغە سەختەی گۆڕانی کەشوهەوادا. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.